الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان دەفەرمێ ورضيت لكم الإسلام دينا ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. خوای گەورە میهرەبان لەم دوو ئاەتا دەفەرمێ من ڕازیم بەوەی تەنها ئیسلام ئاین و بەرنامە و پرۆگرامی ژیانی ئێوە بێت و دەفەرمێ هەر کەسێک غەیری بەرنامەی ئیسلام، ئاینی پیرۆزی ئیسلام، هەر بەرنامە و پرۆگرامێک هەڵبژێرێ لە ژیانی دنیادا و پەیڕەوی بکات، خوا لێی قبوڵ ناکا و لە ڕۆژی قیامەتا لە خەسارەتمەندان و دۆڕاوەکان دەبێت. ئەوەی خوای گەورە ڕازیە ئێمە ئەنجامی بدەین، دینداری پێ بکەین، تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە و هەر کەسێکیش پەیڕەوی ئەو ئیسلامە پیرۆزە نەکات، خوای گەورە دەفەرمێ لە قیامەت دۆڕاوە. سپاسی خوا بکەین هیدایەتمانی داوە. بۆیە گەنجە خۆشەویستەکان، وعتان بە خوای گەورە داوە دینداری بکەن، بەردەوام بن لەسەری. بەڕاستی ئەبێ ئەو دینە کاریگەری بەسەر ئێمەوە هەبێت. سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ منافقەکانە چۆن چی فەرقێکیان هەبوو؟ بە هەر کەسێک لە ئێمە بەراوردێکی خۆمان بکەین، بزانین لە صیفەتی منافقە و نزیکین یا لە صیفەتی ئیماندار و سەحابەوە. خوای گەورە لە کۆتایی سوورەتی تەوبەدا باسی تاقمی ئیماندار و منافقەکانمان بۆ دەکات. سەحابە و منافق دوو تاقمی جیاواز. سەحابە خۆشەویستی خوا، منافق دوژمنی خوا، چونکە خوای گەورە دەفەرمێ هم العدو، منافقەکان دوژمنن. ئاگادار بن ئەی سەحابە، لەناو ئێوەدان، بەڵام ئەوانە دوژمنن. شایەتمانیشی هێنا، بەڵام منافق و دووڕوو بوون. خوای گەورە باسی ئیمانداران دەکات، دەفەرمێ کاتێ ئاەتەکانی قورئاندا دەبەزێ ئیمانیان زیاد دەکات. ئیمانداران ئیمانیان زیادیە کرد، ئاەت بە ئاەت گۆڕانکاری لە ژیانیانە دروستە کرد. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ ماڵ برادێکی هەبوو کە دەڕۆشت بۆ ماڵ برادەرەکەی، یەکسەر بێ ئەوەی لە دەرگا بدا خۆی کرد بە ژوورە. کاتێک خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە کە چوونە هەر ماڵێکە و غەیری ماڵەکەی خۆتان ئیزن وەرگرن لە خاوەن ماڵ، بدەن لە دەرگا، یەکسەر خۆتان مەکەنە ژوورە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ هات بۆ ماڵ برادەرەکەی، دای لە دەرگا، ئاەتی قورئان دابەزی. ئاەتێک دابەزی، خوا فەرمانی کرد بە سەحابە ڕەزای خوان لێبێ لە دەرگا بدەن، ئیزن وەرگرن. برادەرەکەی هاتە دەرەوە، وتی عەبدوڵڵای کوڕی مەسعود چییە لە دەرگا دەی گۆڕاوی؟ گۆڕانکاریت بەسەرا هاتەوە، پێشتر لە دەرگا نەدا، خۆتە کەوتە ژوورە، ئێستا لە دەرگا دامە، یعنی چی؟ فەرمی خوای گەورە فەرمانی پێمان کردووە ئەبێ لە دەرگا بدەین، ئەبێ ئیزن وەرگرین. ئەوە ئیسلامە. شەرمەزاریە بۆ ئێمە کەسێک کە ئێمە ئەهلی مزگەوت بین، ئەهلی نوێژ و عیبادەت بین، خەڵکی گلەی و گازندەمان لێ بکەن، خەڵکی لە دەستمان ڕازی نەبن، لە دەممان ڕازی نەبن، لە ڕەفتار و کردار و گفتارمان ڕازی نەبن، کەواتە ئەو ئاینە کاریگەری بەسەر ئێمەوە نییە. خوای گەورە وە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندەها شوێندا فەرمانیان بە ئێمە کردووە، ئامۆژگاری ئێمەیان کردووە لەگەڵ دراوسێدا باش بین. کاتێککە من ئەهلی مزگەوتم و لەگەڵ دراوسێدا خراپم، کەواتە من فەرمانی خۆ پێغەمبەری خوا مشکانەوە صلی الله علیه وسلم، بۆیە خراپم لەگەڵ دراوسێ. فەرمانی پێمان کردووە لەگەڵ هاوڕێدا باش بن، لەگەڵ خزم و کەسوکارە باش بن، لەگەڵ خەڵکی بازاڕا باش بن، لەگەڵ هەموو خەڵکا باش بن. بەڵام کاتێککە من و تۆ باش نین، خەڵکی لێمان ئەمین نییە، کەواتە ئەو ئاینە کاریگەری بەسەر ئێمەوە نییە. چونکە ئەگەر کاریگەری بەسەر ئێمەوە هەبوایە، گۆڕانکاری لە ئێمەدا دروستە کرد. لەبەر خاتری ئەو دینە، لەبەر خاتری ئەو نوێژ و ڕۆژ و حەج و عومرە و عیبادەتەی کە ئەنجامی ئەدەی، با گۆڕانکاری بەسەر ژیان تا بێت، با ئەو ئیسلامە بتگۆڕێ، وەکو چۆن سەحابەی گۆڕی ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئەگەر ئێمە دین کاریگەریمان بەسەرەوە هەبێ، بێگومان دەمان گۆڕێ و دەبینە کەسێکی بەڕێز و ڕێک و پێک، دەبینە کەسێکی محتەرەم. بەڵام کە دین کاریگەری بەسەرمانەوە نەبوو،
هاتینە مزگەوت و لەولاشەوە یەک دراوسێ لێمان ڕازی نەبوو، یەک کەس لێمان ڕازی نەبوو، کەواتە ئێمە ئاینمان تەطبیق نەکردو. ئەو ئیسلامی کە خوا پێی ڕازیە ئێمە جێبەجێمان نەکردو. بەیانی جەژنە دوو سێ ڕۆژتر جەژن دەست پێکە، کاکەی ئەهلی مزگەوت دەبینی خێزانەکەی لە پێش سیارەکە داناوە قژی ئاوە گف کردوتەوە. کوا کاریگەری دین بەسەرەوە، کوا ڕەمەزان چی بەسەر هات؟ ئەمە کاریگەری مانگی ڕەمەزان و نوێژ و تەراویح و بەسەرتەوە، کاکە گیاندا دەگیان، ئەمە کاریگەری ئیسلام و بەسەرتەوە. قژت ئاوا لێ کردووە، بەڕاستی نازانم کوا کاریگەری ئەم دینە بەسەرتەوە. تۆ چەند 30 ڕۆژە بە ڕۆژوو دەبی، 29 ڕۆژ بە ڕۆژوو دەبی، یعنی ناکرێ 20 ڕۆژ بە ڕۆژوو دەبی، 25 ڕۆژ بە ڕۆژوو دەبی بەلایانی کەمەوە. ئەی کوا کاریگەری ئەم دینە بەسەرتەوە؟ بۆ نەیگۆڕیت، بۆ گۆڕانکاری بەسەرا نەهات. ئەو دینەی خوا پێی ڕازیە تۆ بۆ پێی ڕازی نیت. مەڵا خۆم ناکەمە پیرێژن، یعنی خوای گەورە دەوێت تۆ بیتە پیرێژن؟ خوای گەورە بەختەوەری تۆی دەوێت، دڵخۆشی تۆی دەوێت، دڵنیا بە بەختەوەری لەوەدای کە ئینسان ڕێگای خوا بگرێت. تۆ نازانی ئەمڕۆ بەیانی کەی کۆتایی بە ژیانت دێ، بۆی ئینشاڵڵا بە ئەو دینە کاریگەری بەسەرمانەوە هەبێت. پیاوچاکێک هەبوو، ڕەحمەتی خوا لێ بێ، پیاوچاک بوو، پیاوچاک بازرگانی دەکرد. بەڵێ دەیفەرموو بەوانەی کە شاگردی بوون، دەیفەرموو هەر کاتێک کەسێک هات بۆ لاتان ئەگەر شتێک عیبدار بوو بڵێن ئەم شتە عیبی تایە، ئەم قوماشە ئەوە عیبەکەیتی، ئەم جیهازە ئەوە عیبەکەیتی، کە ئەمڕۆ باسی ئێوە دەکەم، ئەو شتە ئەوە عیبەکەیتی، ئەم شتە دەمێ بەڵام ئەم عیبەی تایە، ئەم نوقسانی تایە. کاکە مە سیارەکەی بە شەرتی قڕخۆش دانی خراپ، عیبەکەی چییە؟ کاکە بۆ بە شەرتی قوڕی دێتی، بڵێ ئەو عیبەی تایە و من ئەوەنەی لێ ئەزانم ئەوەندەیتی، دوای ئەو باقیەکەی نازانم بڕۆ فەحسی کە عیبەکەی دەشارێتەوە بۆ ئەوەی کابرا بخەڵەتێنێ. ئەم پیاو بەڕێزە ڕەحمەتی خوای لێ بێ بەردەوام دەویت بە شاگردەکانی دەیوت هەر عیبێک لە شتەکانە هەبوو بە خەڵکی بڵێن، شتێک ئەزانی عیبدارە. ڕۆژێک پیاوێکی جوولەکە هات، جوولەکەی کافرە، بەخوا غەشکردن لە جوولەکە، لە کافر، لە زاڵم، لە نوێژنەکەر، لە عارەخۆر، لە تریاکخۆر، لە ئەوەی کە مرۆڤ بێ لەم سەرزەویە کافر و مسلمان بێ، ئاگرپەرست بێ، مەجووسی بێ، بتپەرست بێ، غەش حرامە بەرامبەری بیکەی، زوڵم حرامە بەرامبەری بیکەی. ئاگادار بن. دەڵی فڵان کەس نوێژ ناکە با بیخەڵەتێنم، مەشروب خۆرە با بیخەڵەتێنم، بەخوا لە قیامەتە باجەکەی ئەدەی. چونکە لە حەدیثێکی صەحیح داهاتۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگ دەکات، ئەفەرمێ ئەنە المەلیک ئەنە الدەیان، من پاشام، من ئەمڕۆ محاسەبەی خەڵکی دەکەم. خوای گەورە دەفەرمێ، ئەمە قسەی خوای گەورەیە، ناهێڵم هیچ کەسێکی بەهەشتی بڕاتە بەهەشتەوە، ئەوەی کە ئەهلی بەهەشتە، مادەم کەسێکی جەهەنمی حەقی لای بێ، هەتاکو تۆڵە لەو بەهەشتیە نەکەم و بۆ ئەو جەهەنمیە. سبحان الله، کابرا لە جەهەنمایە، خوا غەزەبی لێگرتووە بەڵام مافەکەی نافۆتێنی. والله خوای گەورە سێمە گەورەی دەسەڵاتی خۆی خوات، ئەوەیشی جەهەنمی بێ، حەقی لای بەهەشتیەک بێ، ئیتکە جەهەنمی بێ یا کافرە یا مشریکە یا زاڵم و مجریمە، هەر کەسێک بێ، مادەم حەقێکی کابرایەکی جەهەنمی قەرزاری، خوای گەورە دەفەرمێ ناڵم بڕۆیتە بەهەشتەوە هەتا تۆڵەی ئەو کەسە بڵێ نەکەم. تەواو، ئیتر مەڵێ من غەشەکەم لە فڵان کەس، بەخوا کابرا گیە لە ئاگای لە هیچ نییە، داماوە فەقیرۆکەیە، خوا فێڵی لێ ناکرێ. بەڵێ خۆشەویستان، ئەم پیاوە بەڕێزە ئامۆژگاری شاگردەکان و ئەوانەی دەکرد لەگەڵ ئیشەکەن فێڵ لە هیچ کەسێک نەکەن، هەر عیب و عارێک هەبوو لە شتەکانە پێی بڵێن. پیاوێکی جوولەکە دێت پۆشاکێک دەکڕێ، قوماشێک دەکڕێ، عیبی تایە، عیبێکی تایە، بزانە لول کراو بۆ نەیبینیوە، وەرحاصل عیبێکی تیا بوو. لەو کاتە ئەو خاوەن ئەو پیاوچاکە لێوە موجود نەبوو، حاضر نەبوو. یەکێ لە شاگردەکان بە یەهودیەکە و بە جوولەکەی فڕۆشت. یەکێ لە کرێکارەکان وتی کێشە نیە، ئەمە جوولەکەیە، ئەی خەڵەتێنین، عیبەکەی پێ ناڵێن چونکە جوولەکەی و کافرە، پێ ناڵین. ها هەنە کەسەیە ئەڵێ کاکە فڵان کەس نوێژنەکەرە ماڵەکەی بخۆ، زاڵمە ماڵەکەی بخۆ، شتیوانیە لە دینە. مادەم جوولەکەیە پێویست ناکە عیبەکەی پێ بڵێن، با بڕوات بیبات. کاتێکە خاوەن
دوکانەکە هات پیاو چاکەکە ڕەحمەتی خوای لێبێ وتی کوا فڵان جلوبەرگ فڵان قوماش چی بەسەرا هات وتیان وەڵا فڕۆشتمان بە جوولەکەیەک بە 3000 دەرهەم دامان پێی بە 3000 دەرهەم بە جوولەکەیەک فەرمووی عیبەکەیتان پێوت وتی ناوەڵا وتمانە جوولەکەی پێویست ناکە وتی ئێوە جوولەکە چی بەسەرا هات پیاو چاکەکە فەرمووی وتیان ڕۆژ لەگەڵ قافڵەکە ڕۆشت و کەوتە ڕێ بەرەو فڵان شوێن سبحان الله سەیری ئەم پیاوە کە کاریگەری دین بەسەریوە هەیە مەگە دوکانداری ئەمڕۆ خاوەن مارکێتەکان و بازرگانەکان ئەوەندە لە خوا بترسن ئەوەندە خەمی قەبر و قیامەتی خۆیان هەبێت خۆ ئەو پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێبێ ئەم ئیشەی بکردایە و نەیکردایە خۆ ئێستا لەژێر خۆڵایە خۆ مرد حەقەکە ئەمایە بۆ قیامەت ئینسانی عاقڵ ئەو حەقانە نایەڵێتەوە بۆ قیامەت چونکە لەوێ ئینسان زەلیلە بێ ئەم پیاوە 3000 دەرهەمەکەی هەڵگرت و کەوتە ڕێ سبحان الله 3 شەو و 3 ڕۆژ بە دوای قافڵەکە ئەمجا گەیشتە قافڵەکە 3 شەو و 3 ڕۆژ بە دوای ئەم قافڵە ڕۆشت ئەمجا پێیان گەیشت وتی ئەی یەهودیەکە ئەی جوولەکەکە تۆ فڵان پۆشاکت جلوبەرکت لە ئێمە کڕی فڵان قوماشت لە ئێمە کڕی بە فڵان پارە بە ئەوەندە پارە بە 3000 دەرهەم بەڵام عیبێکی تیا بوو ها ئەوە پارەکەت و قوماشەکەم بەرەوە جلوبەرگەکەم بەرەوە چونکە عیبی تایە ئەوان پێیان نەوتتە من پێیانم تۆ پێت بڵێن بەڵام پێتیان نەوتووە بۆیە ئەوە پارەکەت و پۆشاکەکەم بەرەوە قوماشەکەم بەرەوە جوولەکەکە سەری سوڕما ئەم پیاوە 3 شەو و 3 ڕۆژە کەوتۆتە ڕێ سبحان الله وتی باشە چی شتێک وای لە تۆ کرد کە تۆ 3 شەو و 3 ڕۆژ بە دوای منا بگەڕێی بکەویتە شوێنی من پرسیار لەم قافڵەکە و لۆ قافڵەکە بکەی حتا من دۆزیەوە چی شتێک وای لە تۆ کرد کە تۆ ئەم کارە ئەنجام بدەی کە ئەمە بەڕاستی ئینسان تۆشی شۆک دەکات فەرمووی ئەوە ئیسلامە الئیسلام فەرمی ئیسلام ئاینەکەم وای لە من کردووە کە بەم شێوەیە بژیم کە حەڵال خۆر بووم غەش و خیانەت و فڕۆفێڵ نەکرد بەڵێ وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من غەشەنا فەلەیسە مینە هەموو حەدیثەکەمان لەبەر ئەوانەی کە غەشەکەن و ئەوەی کە نایکە لەبەر ئەوەی ئیسلام حرامی کردووە لەسەر من لەبەر ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی غەش و خیانەت بکات فێڵ بکات لە خەڵکی بۆ ناو جەهەنەمە بۆیە من نامەوێت غەش بکەم ئیسلامەکەم ئاینەکەم ئەو ئاینە پیرۆزەم فێری ئەوەی کردومە کە من خیانەتکار و فێڵباز نەبم بەڵێ جوولەکەکەیش کاتی گوێ لەم قسەیە بوو وتی باش شتێکت پێ بڵێم منیش ئەو 3000 دەرهەمەی کە بە تۆمدا هەر 3000 دەرهەمەکە تەزویر بوو ئەوەی کە دام بەو شاگردەکانی تۆ تەزویر بوو ئەسڵی نەبوو بۆیە مادەم ئەو قسەت کرد فەرموو 3000 دەرهەمی ئەسڵی بێ تەزویر هەڵگرە من جلەکەم تازە بردو بەس مادەم ئەوەندە کەسێکی چاک و ڕێکوپێکی ئەوە 3000 دەرهەمی ئەسڵی ئەوان تەزویر بوو هیچ ناکە بەس ئەمە ئەسڵیە سبحان الله وتی باش شتێکیشی بۆ زیاد کەم جوولەکە کەوتی بە پیاو چاکەی فەرموو أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله شایەتی ئەدەم کە الله تاک و تەنهایە و محەممەد پێغەمبەری خوایە صلی الله هەر ڕەوشتی جوان ئینسان ئاوا ئەگەر ئیسلامەتی بکات تو هەمووشۆی مزگەوت کە ئاوا بە کاریگەری بەسەرتەوە هەبێ فێڵ مەکە لە خەڵکی ئیمامی قەیسی کوڕی سەعد کە سەحابەیە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر لەبەر ئەوە نەبوایە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی فڕوفێڵ بکە غەش بکە بۆ ناو جەهەنەمە لەبەر ئەو حەدیسە نەبوایە من فێڵبازترین کەس بوو فێڵم لە هەموو کەس بکڕێ مەجبورە چی فێڵەکە مەی کە بازاڕت هەیە یەکەیفی خۆتە خیانەت مەکە فێڵ مەکە جا ئەوەی کە باسمان کرد ئەوەی ئاین کاریگەری بەسەرمانەوە هەبێ منافقەکان خوای گەورە باسییان نەکات ئاینەکە کاریگەری بەسەریانەوە نەبوو ئیماندارەکان ئیمانیان زیادە کرد کاتێک قورئان دابەزی بەڵام منافقەکان خوای گەورە فەرمێ فەزادەتهم ریجسا إلى ریجسهم خراپی و پیسیەکەیان زیاد ئەبوو ئاەتی قورئان دابەزی زیاتر خراپە بوون ئێکاکە گیان تۆ هەموو ساڵێک
50 خود بە بەلای کەم و گوێ لێگری بۆ کاریگەری بەسەرەوە نییە بۆ ئەم دینە کاریگەری بەسەرەوە نییە بە خۆت بگۆڕە حاجی عمرت کردووە نوێژ دەکەی هەموو شوی مزگەوت دەکەی ڕۆژوو دەگری با کاریگەری بەسەر خۆت و مناڵەکانتەوە هەبێ ژنەکەت مەخە پێش سیارە بە سافیرەی ژنەکەت با لە بازاڕە ئەفەنی پانتۆڵە پێ نەبێ و ئاینەی خوا کاریگەری بەسەرمانەوە هەبێ لە فڕ و فێڵ لە زوڵم و خیانەت و غەش بەمە کۆتایی بە قسەکان دەهێن تقریبا 2001 بوو 2002 بوو شتێ ئاوا بوو گەنجێکە بوو دەمناسی گەنجەکە مسلمان نەبوو فکرێکی هەبوو مسلمان نەبوو ناوی فکرەکە نەیان بەس گرنگەوەیە مسلمان نەبوو باوەڕی بە ئیسلام نەبوو غەیری ئیسلام بەرنامەیە تری هەبوو هاتبوو لای شتی خواردبوو شیرینی خواردبوو دوکانی شیرینی هەبوو شیرین وشتی خواردبوو قەدەری خوا ڕۆشت بوو بیری چوو بوو پارەکە بدا لەم بازاڕی چەمچەماڵە ڕۆشت بوو ئەو دی و قەڵا لەوێ لای قەڵای چەمچەما بیری کەوتو خۆم پارەم نەداوە وەڵای بۆ پارەم بۆ خاوەن دوکانم نەدا دیارە پیاوەکەش شەرمی کردو پێی بڵێ گەڕاوە دووبارە بۆ دوکانەکە وتی کاک فڵان کەس داوای لێبوردن دەکەم بۆ خوایە بیرم چوو پارەکە بدەمێ مەشغوڵ بووم بیرم چوو ئەو پارەکەت زۆر داوای لێبوردنیش دەکەم لەوێ گەڕایەوە چونکە پارەکەی لەبیر چووە نەوی کورە دەکێشە نییە ئەو گەنجە سبحان الله لەو ڕۆژە مسلمان بوو وەڵای زۆربەی جومعەکان لە مزگەوت ئایبینم ئالێران سبحان الله بەهۆی یەک ڕەفتاری جوانەوە ئەو ئیسلامە چوە دڵی والحەمدولله ئێستا مسلمانە و نوێژکەرە و ئاهلی مزگەوت دەی با ئێمە جوان بین با ڕۆژتمان جوان بێ با ئەو دینە کاریگەری بەسەرمانەوە بێ وەکو منافقەکان نەبین هەر ئاەتدا بەزێ ئێمە منافقەکەمان زیاد بکە هەر خراپ بین و هەر خراپ بین ئیماندار ئیمانی زیاد دەکات منافق ئەدۆڕێ ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ پارەکە لە ئەمساڵ باشتر بۆ منافق ئەمساڵ لە ساڵەتر باشترە ئەوە نیشانەی منافقەیە پەنا بەخوای گەورە با خۆمان پارێزین داواکەم لە خوای گەورە و میهرەبان یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوای گەل لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی پیاوێکی خێرخوازی شەی لە مزگەوتاڵە دوعای خێر بۆ دایک باوکم بکەن مردووە یا ڕەبی خوای لە باوکی خۆش بە لە باوکی ئێمە و دایکی ئێمە و هەموو مردوەکانمان خۆش بە یا ڕەب العالەمین خوایگەن ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوایگەن ئەم دینە کاریگەری بەسەرمانەوە هەبێت آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين